ئەم شوێنەی لێرەن ئەمە بەداخەو کە چەند ڕۆژێکە تەخت کراوە ماڵی جەنابی سەید ئەحمەد خانەقای لە شاری کەرکووک کە ئەو پیاوە ڕۆشنبیرە و ئاین پەروەرە و ناودارەی شاری کەرکووک ئەم ماڵە ماڵی سەید ئەحمەد نەبووەتێنە ماڵی هەموو کوردێک بوو خانەقای هەموو کوردێک بوو. ئەم خانووە هەرچی ناوداری عێراق و کوردستانە سەریان لێرە داوە لێرە ماونەتەوە و بریتی بوو لە 24 ژوور لەگەڵ حوشەیە گەورە وە کۆنترین دارزەیتونی تیا بوو لە شاری کرد چونکە مێژووی ئەم خانووە گەڕێتەوە بۆ زیاتر لە 250 ساڵ بەرەوسەرەوە مێژۆکەی گەڕێتەوە. ئەم لێرە زۆرترین بڕیار گرنگترین بڕیار دەرچووە گەورەترین کێشە چارەسەر کراوە. ئەم خانەقایەکی مەسەلەن ئاینی و زیکری خوانە بۆ بەڵکو شوێنی هونەرمەندان ڕۆشنبیران ناوداران کورد و عێراق هەموو لێرە بوون هەموو سەردانی ئێرەیان کردووە. بۆ نمونە شعری ڕەقیب کە ئەو کاتە دڵداری شاعر لە شاری کەرکووک داینا ئاوازەکەی ئەلێرە داندرا شێخ حوسێنی بەرزنجە کە ساڵی 1960 لەگەڵ شێخ ماریفی برایب لەگەڵ هەڤاڵەکانی کە لە سێدارە دران ئەو بەڕەحمەت بێ ئاوازی ڕەقیبی دانە لەگەڵ دڵدارە لێران داێنەوە. ڕەقیب کە سرودی هەر چوار پارچەی کوردستانە. ئیتر زۆر ینی شتی گەورە لێرانە لەم خانوە ڕوویداوە و ئەمە سیمبولی شارێکە ئەمە بەشێکە لە کەلتوری ئەم شارە بەداخەوە نابواە بڕمایە ئەوە بەڕێبەراتی شوێنواری کەرکووک هەرچی چۆن بەدەستی بەسەرا بکردا بیکرایە و بیکرداتە مۆزەخانە یان سنتەرێکی ڕۆشنبیری بۆم شارە بۆی هەتایە شوێنوارەکە بمێنێت. دڵنیام ئەم شوێنەوارە ئەگەر هین کورد نەبووایە هین هەر نەتەوەی شتر وایسان نە ئەڕوخا نە کەس ئەیتوانین دەستی بۆ درێژکات و دڵنیام تەداخلات ئیقلیمیە بوو بەڵام بەداخەوە کورد خۆی بێکەسە و خۆشی کەم تەرخەمە و خۆشی خەدر لە خۆیەکات و تەمان دوژمنانیش قەت ڕەحمەت پێ ناکەن وانش نانێتەوە هیچ شوێنەوارێکت بێنێ. ئەما لەلایەن چی و فرۆشراوە و بەچێنێک کردراوە؟ وەڵاهی لەلایەن بنەماڵەکەیەوە ینی میلادگرەکانی فرۆشتیانە حەقی خوانەی فرۆشن ئەوان بەڵام حەقی ئەو بەرامبەر چیە بیکرێت ئەوەیە کە بەڕێبەراتی شوێنەوار لە کەرکووک بکرێت وەزارەتی ڕۆشنبیری بکرێت ئیدارە شاری کەرکووک بکرێت چونکە شوێنەوارێکی گرنگە ئێرە ئەوە مایە وەکو مۆزەخانە دڵنیام دەرگاکەی دەرگایەکەی تەمەنی زیاتر لە 200 ساڵ بوو هەر پێشە مشتێک ئەو دەرگای کەس نێزانی چێ بردی و ئەوەشی کە وای کرد ڕۆشنبیرانی شاری کەرکووک لێرەنە هەڵوێستانیان بێدەنگ بن ئەوە بوو بەڕێبەراتی شارەوانی تابلۆیکی دانەبوو کە هیچ کەس بۆی نییە دەستی بۆ بەرێ ئێمە دەستمان بەسەریا کردو و بەو شازە نووسی بووی بەڵام بەداخەوە دەرکەوتەوە هەم فێڵی لە خۆی کردو و فێڵی لێمەش کرد. نزیکەی چەند مەترە بێت ئەم شوێنە؟ ئەم شوێنە نزیکەی بە مەزەندە 2 دۆنەمە بێت لە مەتر زیاترە چونکە تا ئەسوورەتە پشتەوە و هەمووی ئەمە مڵکی ماڵخانەقایە ماوەتەوە و ئەم دەوروبەری شوێنەکەیشی کاتی خۆی وەک باسیەکەن پێشوە بکرێت بە دوکان هەر حوشەی خانەقا بۆ هەر باخچەی خانەقا بۆ لێرانە بەرامبەر کە پردی خەباتە شوێنێکی مێژوویە و لە بەرامبەرشەوە خانەقات مزگەوتی خانەقا لەو بەرەوە کە ئێستا ماوە نۆژەن کراوەوە لێ مزگەوتەکەیان بۆ و لە پشتی مزگەوتەکەش کتێبخانەی گشتی کەرکووکە هەم کاتی خۆی جەنابی سەید ئەحمەد خانەقا کە بەخشیوێتی بە کتێبخانەی گشتی کەرکووک چونکە کتێبخانەی کەرکووکش کۆنترین کتێبخانەیە لە کوردستان لە ساڵی 32 دامەزراوە ئەوەش ئەگەڕێتەوە بۆ فەزلی جەنابی سەید ئەحمەد خانەقا.